لە مێژووی شۆڕشی کووردە لە باشووری کوردستان هەمیشە پارتی دەست پێشخەر بووە بۆ شەڕانەی کە کورد بۆ کورد بووە کە بە شەڕی براکوژی هەندێکجا شەڕی ناوخۆ ناوبرێ هەمیشە لەم شەڕانە پارتی دەست پێشخەر بووە و ئێستاش کە ئەم دنەدنەی هەیە بۆ شەڕی لەگەڵ پەکەکەیە پێم وایە ئەمە شەڕێکی بەوەکالتە پارتیکە لە بەرژەوەندی تورکیا و هیچی تر ئەینا ئەم هێزەی کە هەیە چەند ساڵێکە لێران لە ڕزگاکردن و هاوکاریکردنی پێشمەرگە زیاتر هیچ ترمان لێ نبینیەوە لە شەڕی داعشە بینی ماچی ڕۆڵێکی سەرەکیان بینی لە باشووری کوردستانە بە درێژای ئەو سەنگەرانی کە پێشمەرگە هەبوو ئەوان شامەشانی پێشمەکە ڕۆڵی قارەمانانەیان بینیوە و جوامێرانە هاتنەتە هانای خەڵکی کوردستانەوە بەڵام ئەم شەڕی کە پارتی ئێستا ئەوێ دەستی پێ بکات ئەمە شەڕێکی بەوەکاتە بۆ تورکیا و پەیوەندی بۆ ڕێکەوتنامەوە هەیە کە تورکیا لە پشتیەوە بووە لە شنگال پارتی لەگەڵ حکوومەتی عێراقی کردوێتی لە پێناو چەند پۆستێکی ئیداریە تەنها لە پێناو ئەوەی کە ئەو هێزانی کە پەکەکەنیان نزیکن لەو هاوفکرن لەو ناوچانش نێڵێت و لەو ناوچانێشی کە لە ناوچەکانی دووەک و بادینانە هەیە و پارتی لە ڕووی عسکەریەوە باڵادەسە ئەوێ لەو ناوچانشە شەڕیان پێ بفرۆشێت تەنها لە پێناو ئەوەی کە نیازپاکی خۆی بۆ تورکیا بسەلمێنێ و بۆ تورکای بسەلمێنێ کە هێزێکە لێرانە ئەتوانێت هەموو شتێک بکات لە پێناو تورکایە کە ئەمەش دواتر لە زیان بۆ هەرێمی کوردستان بۆ باشوور و بۆم ئەزمونەی کە لە دوای نەوەتویەکەوە لە هەرێمی کوردستانە دروست بووە بە زیان ئەشکێتەوە ئەمیش باجەکەی لە کۆتاییە پارتی ئەیدات وە مێشوو ئەمە قەت لەبیر ناکە ئەگەر پارتی دەست بۆ ئەوە ببات و ئەو شەڕە دەست پێ بکات. پارتی بۆ خۆی لەسەر ئەجێندای دەرەکی ئیشەکە و ئەو بابەتە بۆ خۆی ئاسایی نیە چونکە وڵاتانی دەرەکی و ئەزمونمان لەسەرەوەی لە هەرێمی کوردستان کە وڵاتانی دەرەکی پاڵنن بۆی کە پارتی پەناباتە بۆی شەڕی براکوژی و شەڕی ئەوەی کە لە نێوان کورد بۆ خۆی کورد بۆ کورد ئەم شەڕە دروستێ بۆیە ئەمە باسەوە بکەین کە لێسا هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی و هاوڵاتیان تووشی قەیرانی دارایی بوونەوە ئەم بابەتش لێسا دەبووەتەوە کارەوەی کە لەنێو هاوڵاتیان لە ڕاوکەیەکی زۆر دروست بێ یعنی شەڕی براکوژی یەکێکە لەوەی کە هەرێمی کوردستان ئەزمموی بوو لە ڕابردووە بۆتەوە کارەوەی کە چەندین کورد بۆی دەستی برا کوردەکەی وە گیانە دەستدا بۆیە پارتی ئەم بڕیاری کە داوێتی و ئەم بابەتی کوژانی بەهانە ئەگرێت بە پارتی کرێکاران کە بۆی کە لەسەر ئەجێندای تورکیا کارەکات کە تورکیا زەختە کاتە سەری بۆی بابەتی بجوڵێنەوە لە ئێستادا دەبینین پارتی جومجوڵی دەست پێ کردو لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوو حەدەسی ڕوویدا بەداخەوەی کێک لە کەناڵەکان باسی پێشمەرگەی کرد کە پێشمەرگە لەگەڵ پەکەکەیە شەڕی کردو بەڵام بەداخەوە ناوی پێشمەرگە هاوریاوەتە ناوێک کە پێشمەرگە ناوی پیرۆزیە بەڵام ئەبێت باسیەوە بکەین کە حزبێکی سیاسی ئەم بابەتی ورژانە بەرامبەر حزبێکی کوردی شەڕی کرد نەک پێشمەرگە دیارە لەوەتەی مێژووی بوونی کوردەوە هەر لە سەردەمی ملنشینەکانەوە تاوەکو ئێستا بە بەردەوامی شەڕی ناوخۆ هۆکارێکی سەرەکی بۆ لە ناوبردننی کورد خۆی هەر لە سەردەمی ملنشینەکانەوە کۆ کاتە بەشێکی زۆر ملنشینەکان سەربەخۆی خۆیانیان هەبووە ئەوەندە شەڕیان لەگەڵ خۆیاندا کردووە شەڕیان لەگەڵ دژبەرەکانیان نەکردووە بۆیە لە ماوەی پێشوشدا لە چەند ساڵی ڕابردوودا بەتایبەتی لە نەوەتەکانە کە شەڕی ناوخۆ هەبووە دواتریش شەڕ لە نێوان زۆرینەی پارتە سیاسەکان بە هەمویانەوە ڕووی داوە ئەمانە هەمووی هۆکاری سەرەکی بوون بۆ بەرەو دواوە ڕۆشتنی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە ئێستاشدا کە دووبارە دەنگی ئەو دەهۆڵە لێدرێتەوە کە شەڕێکی دری ناوخۆ بەرەوکی کوردستان بکرێتەوە کە بەداخەوە ئەمە ئەبوو نەک ئێستا ئەم باسی بکرێ ئەوایە هەر بە شێوازێکی عیبە نای ببرایەکە شەڕێکی تری ناوخۆ ڕووی بدایێتەوە. بە بەردەوامی ئەوەی لەلایەنە کوردیەکان ئەبینرێ بەکارێنانە لەلایەن وڵاتانی ترەوە بەتایبەت وڵاتانی دراوسێت چ تورکیا بێت چی ئێران بێ ئەم وڵاتانە ئەوەی کە خۆیان پێیان ناکرێت لە ڕێگەی ئەم حزبانی خۆمانەوە ئەیکەن بەوەی کە هانیانە دەنیان پاڵپشتی داراییانە دەنێ یاخود جۆرێک لە جۆرەکان لە بەشێک لە کارەکانیانە پشتگیریانەکەن کە ئەگەر کارەکانیشان ناڕەوا بێ ئەمانە وای کردووە کە ئەم حزبانی لای خۆمانە بن هەرێکی داردەستی وڵاتێک بن وای کردووە کە ینی بەهاندانە لەلایەن حزبەکان ینی لەلایەن وڵاتانی دیکەی ئەقلیمیەوە ناتوانن ڕەدی ئەو وڵاتانە بدەنەوە بۆ پێی لە ژێرباری ئەوانان و ئەمەش بێتەوەی کە خۆیان پێیان ناکرێت بە کورد خۆیەکەن.